بەیانیتان باش سبەیەکی باش بوو خێر و خۆشی دەست پێ بکەن لە هەر شوێنێک ئەم جیهانن لە هەر شوێنێک بینەر و بیسەری کوردستان 24 بەیانیتان باش ئەمڕۆژ پرۆگرامەکەمان ڕازاندوتەوە بە دەوڵەمەندمان کردو بە چەندین زانیاری و بابەتی گرنگ کە لەوانەیە زۆربەی کاتژێ پرسیار بڵێ هەمومان سەرتاش بەوانە دەست پێ یەکەم کە باسیێواکەین هاوسەرگیری سەرکەوتوو لە نێوان خۆشەویستی و ڕێکەوتدا ئەمە بابەتێکی گرنگی ئەم ڕۆمانە بێت و لەگەڵ میوانێکی تایبەت پرسەکە زیاتر تاوتوێ دەکەین. لە هەولێر پرۆژەی بەکارهێنانی زەرفی کاغەز و دوورکەوتنەوە لە نایلۆن لەلایەن ڕێکخراوە ژینگەیەکان بە هاوکاری حکوومەت دەستی پێ کردووە و لە هەنگاوی یەکەمیشدا زەرفی کاغەز بەسەر 500 نانەواخانەدا دابەشکراوە. ئامەکە کب بووە بەهۆی ئەو دۆخە خراپەیە وڵاتەی تێکەوتووە. دەستپێکی پرۆگرامەکەمان با باسێکی هاوسەرگیری بکەین بزانین جاران چۆن بووە ئێستا چۆنە ئەمڕۆ پرسی ناخۆ هاوسەرگیری بە خۆشەویستی سەرکەوتوترە یاخود بەڕێکەوت بۆی کە بۆ نمونە دوو هاوسەر یەکێکیان لەلایەن خێزانەکەیەوە بۆی هەڵبژێردرێت ئەو بەشێکی گەنجان لەگەڵەوەیان کە بە خۆشەویستیەوە هاوسەرگیری بکەن و بەشێکی دیکەشیان ئەڵێن ئەگەر بە خۆشەویستی سەرکەوتوترە ئەو هەموو جیابوونەوەی چییە لە ناو دادگاکانە با بۆ چوونی چەند هاوڵاتیەک وەربگرین دواتر قسەی زیاتری لەسەرەکەین. بۆ چیرۆکی یەکترناسین یاخود زەواجکردن و هاوسەرگیریکردنی زۆرێک لەو کەسانەی کە لە کۆندا هاوسەرگیریان کردووە دەبینین تەنانەت ئەو کاتی هاوسەرگیریان کردو یەکتریان نەبینیوە و پاشان هاوسەرگیریەکی زۆر سەرکەوتویان ئەنجام داوە بە پێچەوانەی ئێستا زۆر جار بە خۆشەویستی و هەندێک جای بە سوودفا زەواجەکان کراون بەڵام بۆ چوون لەسەر هاوسەرگیری بە سوودفەیان بە خۆشەویستی جیاوازە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسیم بزانین کامیان سەرکەوتوترە. تۆکو گەنجێک پێت باشە هاوسەرگیری بە خۆشەویستی بکرێ یاخود بە سوودفا؟ وەڵاهی خۆی هاوسەرگیری قسمەتێکە زۆر کەسێ بە خۆشەویستیەکە بەڵام من خۆشەویستیەکە زۆر بە باش نازانم ڕەنگە تۆ کەسێ خۆش بوێ لە داهاتوو ئەو کەسە نەگونجێ بێکەوە بەڵام قسمەتەکە خۆی گەورە داینابوو حتمما زۆر کات ئەگونجێن من وای بۆچم هیتر نازانم. بە کامیان کردوتە؟ وەڵاهی من خۆشەویستی نەبوو. ئارە وەڵا پێ چۆنە هاوسەرگیری بە سوودفەیان بە خۆشەویست؟ منیش هەماڕام هەیە شەرت نییە ینی هەموو شتێک قسمەتە شەرت نییە ینی خۆشەویستەکە سەر بگرێت و بۆ یەک ببن هەموو شتێک بدێت دەستخوا باشترە قسمەتەکە بێ. ئێوە بە سوودفە کردوتانە تا چەندە لەو هاوسەرگیریە ڕازی؟ زۆر من خۆم زۆر لێ ڕازم. حتمما منیش ڕازیم قابلە. بەڕای من بە خۆشەویستی جوانترە لەبرە کە دوو کەسە لێکتری تێگەن زۆر مەعاناتەیە لە بین دوو کەسەیە ئەتوان لێکترگەشتن بگەنە ئەو پرۆسەیە لە داهاتووە زەواج بکەن. چی بەوانە ئاڵێ کە بە خۆشەویستیش هاوسەرگیریەکەن و بەڵام هاوسەرگیریەکەیان فەشەلی پێێت؟ وەڵاهی ئەوە کەوێتەوە سەر چەند هۆکارێک بە باشێکی تێ نەگەیشتونەمە یەک دووەم هەنێ هاوسەرگیری هەیە کتۆپڕە ینی ئەوەی دوو کەسەکە لەکتری تێناگەن و زەواجەکەن و سێمیش دەکرێتەوە سەر بڵێم زروفی ژیان. ئەگەر خۆت هاوسەرگیری بکەی بە کامیانەیەکەی؟ تاوان بە خۆشەویستی. خۆشەویستی بۆچی؟ لەبەر زیاتر لەو کەسە تێگەی وەک لەوەی بە سوودفە زەواج لەگەڵ ئەو کەسەیەکەی شارەزابی لێ بکری. زۆربەی هاوسەرگیریە کۆنەکان بە سوودفە بۆ سەرکەوتوش بووە و ئێستا بە پێچەوانەوەیە ئەمەت پێ چۆنە؟ وەڵی بەڕای من کەسەکە کەوتەوە خۆی شانسی خۆی هەیە نەجاحەتی نێنا هەیە سەرکەوتوو بووە ئەترەوەیش نازانم. پێت ئەگەر بە خۆشەویستی بێت پێویستە ئەو دوو کەسە چۆن مامەڵە بکەن؟ تێگەیشتن لە سەر و هەموو شتێکەوە ئەنجا دوای ئەوانەی تر ئەگەر تێگەیشتن هەبێ لە بینی دوو کەسەکە ئیترە و سەواجە سەرکەوتووە. تۆکو هاوڕێی ئەو تۆ ئەڵێ چی؟ بەتاکید بەڕای منیش هاوسەرگیری بە خۆشەویستی باشترە لەبەرەوەی تۆ کاتێ هەیە لەگەڵ کەسە بەسەرێ بێ زیاتر لە یەکتری تێگەن لە یەکتری حاڵەیە بن لە حەز و ئارەزووەکانی یەکتری ئەزانن چیە چینە وەک لەوەی کە سوودفە بێ هەرچەنە هاوسەرگیری بە سوودفەشم پێی خراب نییە لەبەرەوەی ئینسان کەسەکان خۆیان کەوتووە
هەشە بە خۆشەویستی زەواجەکە بەڵام زەواجێکی سەرکەوتووی نیە هەشە بە سوتفەیە و سەرکەوتووە ینی کەسەکان کەوتووە ئەگەر خۆت بیکەی بە کامیانێکی وەڵ هەموو خۆم حتمما خۆشەویستێکە قەنعاتم وایە زیاتر ئەمە ڕابۆچوونی بەشێک لە گەنجان و هاوڵاتیان بوو لەسەر پرۆسی هاوسەرگیری کە بەڕێکەوت بیکەن یاخود بە خۆشەویستی هەرچەندە ئەم پرۆسەیە پرۆسێکی جوانە ڕاستە لە سەرەتاوە هەموو شتەکان بجوانیە جا ئەگەر بە خۆشەویستی بە یاخود بەڕێکەوت بێ بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە دواتر چۆن بەردەوامە بی لەسەری جا ئەکرێت بەم خۆشەویستیەوە بەردەوام بی لەسەری یاخود لە ڕێکەوتەکەەوە خۆشەویستی دەست پێ بکەیت تا دواتر و هەر ڕۆژێک شێوازێکی نوێ و جوانتر بێنی تا ئارەوە تا هەرگیز هاوسەرەکان لێک بێزار نەبن. من میوانداری دکتۆر بەختیار تاڵەبانیم کردووە کە ڕاهێنەری گەشەپێدانە لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش بۆ تۆ. دکتۆر پێم خۆشە ئەمڕۆ گفتوگویەکی زۆر چڕوپەر و تێروتەسەر بکەین لەسەر ئەم بابەتە چونکە ئێستا هاوسەران زۆر گلەیی ئەویان هەیە لە یەکترجا ئەوەی کە بە خۆشەویستی وەش کە بەڕێکەوت بووە. اینجا پێمان بڵێ ئایا کامیان باشترە با لە سەرەتەوە بۆ دەست پێ بکەم. سوپاس بۆ بەڕێزت و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەت. من پێم خۆشە جارێکم دووسێت شەمە کشتێکی لەسەر بڵم اینجا دێمە ناو پرسیارەکەت. خاڵی یەکەم خۆشەویستی بریتە لە سەرنج ڕاکێشان و پەسەندکردنی مرۆڤەکان بۆ یەکتری. سەرنج ڕاکێشان و پەسەندکردنی مرۆڤەکان بۆ یەکتری کەواتە خاڵی کە لە خۆشەویستیە خاڵێک بۆ کۆڵە ڕنگدانەوەی ئەبێت ئەویش ئەوەیە کە تا چەند مرۆڤەکان چاوی یەکتری تێرەکەن تا چەند مرۆڤەکان چاوی یەکتری ڕازی دەکەن تا چەند مرۆڤەکان لە ڕێی چاوی یەکتریەوە چکە تۆ دیقەت بدە خۆشەویستی ئەگەر بۆ کەسێک کە نابی نابێت ڕەنگە خۆشەویستەکە شێوازی جیاوازتری هەبێت لە چاو زۆربەی مرۆڤەکانە بۆیە مەسەلەی خۆشەویستی ئەوانشی کە بە خۆشەویستی دەیکەن یاتر واتە هاوسەرگیریەوەی بە خۆشەویستی دەیکە ئەوانش بە خۆشەویستی نییە زۆر جار پەیوەندیەکی هەیە بە تێرکردن و بە ڕازیکردنی چاوی یەکتریەوە ئەوە یەکەم کە گرنگ و مهمە. دووەم هاوسەرگیری لە ناوەکەیەوە واتە کێ بێت ئەو دوو کەسەی ئەمسەر و ئەوسەری ئەم بارە هەڵگرێت ئەمسەر و ئەوسەری ئەم ماڵە هەڵگیرێت هەر وشەی کورد بۆیە نووسێتی هاوسەرگیری ینی هەر یەکەی لایەکی دەگرێت کەواتە ناکرێت تۆ کەسێک کە خۆشت ناوێت و لەگەڵ یا گونجاو نیت و چڕوچاویت بە دڵنیە لایەک یان چمکێکی شتێکت لەگەڵا هەڵگرێت بە دڵنیاییەوە یان تۆ دایئەنی یان ئەو دایئەنی یان هەردووکتان بێزار و بێتاقەتە بن. خاڵی سێم کە پرۆسەی زەواجە و پرۆسەی با بڵێن دروستکردنی خێزان و خانەوادەیە ئەم پرۆسەیە بۆ ڕۆژ و دوو ڕۆژ و سێ ڕۆژ نییە بەڕاستی زۆر پێویستە هەم لە لایەکەوە خۆشەویستی و محەبەت لە ناو پرۆسەکەیا بێ هەم لە لایەکی ترەوە لە یەکتر قبولکردن و ڕازیکردن یەکتریە بێت. اینجا دێمە سەر پرسیارەکەی جەنابەت کە ئایا خۆشەویستی یان قەزا و قەدەر. بۆ معلوماتی جەنابەت ئەوانەشی کە بە قەزا و قەدەر شوو دەکەن من باوەڕ ناکەم لە خۆوە شوو بکەن یان لە خۆژن بێن ئیلا مەسەر من ئافرەتێکم بینیوە بە دڵی منە هەستەکەم خۆشەویستیەکم بۆی هەیە ئەم ئافرەتە باشە چاکە مەزبوطە گونجاوە بۆ سەرەکەی بە براکە مەڵم ئەرێ برا تۆ ژنت نێناو بۆ نایم ئافرەتە بێنی کەواتە من قەناعەتم وایە ئەوانەشی کە تا ڕادەیەک مەسەلەی قەزا و قەدەری تێکەوێت یەکێکی تر ئەو ئافرەتەی خۆشویستووە برایەکی تر ئەو ئافرەتەی خۆشویستووە خۆشەویستی وەکو خۆشەویستیە با بڵێن مەجازیەکە نەک خۆشەویستی چکە ئێمە با ئەوە قسەیەش بڵێن کە بەداخەوە لە کوردستانی خۆمانە هەر وشەی خۆشەویستیێنی ئیلا ئەیبەنە عەشق و دڵ و تیر و ئەمەی بەزم و ڕەزمەکە و ئیلا کچ بۆ کوڕیان بۆ کوچ کە خۆشەویستی زۆر با بڵێن ناوەکەی زۆر گەورەترە کە تکایە خۆشەویستی تەنها لە بوارە سێکسیەکە و تەنها لە بواری ژنومێردا لێک نەدرێتەوە ڕەنگە من سیفەتێکی ئەم کەسم خۆشەوێت ئەخلاقیم خۆشەوێت ڕەوشتیم خۆشەوێت هەڵس و کەوتی شێوازی قسەکردنی شێوازی معاملاتی ئەمە بەشێکە لە خۆشەویستی کە من خەڵکم بینیوە لە کاک دکتۆر جوان نییە ینی ئافرەتێ تەلەفۆنی بۆ کردووە لە دکتۆر جان کوڕێکم دۆزیوەتەوە جوان نییە وەکو جوان بڕوانامەشی نییە ئەم دوو سیفەتێک کە کچ بە دوایە ڕاکە بەڵام ئەخلاقی جوانە کاسبکارە لە ژیانە برادەرەکانی کە لە داخلی لەگەڵ بوونە جمێنێکیان لێ نەبیستووە و من بڕیارشم داوە بە شوکردن لەگەڵ ئەمەیە ئەکەواتە ئەمە خۆشی ئەوێ بەڵام خۆشی ئەخلاقە خۆشەویستی بۆ ڕەوشتێتی خۆشەویستی بۆ هەڵسوکەوتێتی کە دەبێت بەڕاستی بە هەمومانەوە ئەو چەمکە بگۆڕن. باشە دکتۆر با پرسیارێکی فزوڵانەش بکەم بە خۆشەویستی زەواجە کردووە یاخود وەکو خۆتەڵێ بە قەزا و قەدەر.
من تقریبا هەردووکی تیا بووە بە حکمەوەی خاڵۆزایەکی خۆم هێناوە تا من خاڵۆزای خۆم هەیە سەردانمان هەبوو علاقاتمان هەبوو ئەو هاتوۆتە ماڵ بە من هاتوومە مەسەن خۆشم ویستوە لە ئەخلاقیان لە ڕەوشتیە بەڵام لێتان ناشارمەوە دکتۆر بووم تەلەبێکی ئەعدادی مێناوە من خێزام 4 ئەعدادی بوو لەبەرەوە خۆشم نەویستوە بۆ شەهادەکەی خۆشم نەویستوە بۆ معاشەکەی خۆشم نەویستوە بۆ بڕوانامە و پلە و پۆستی ماستەری هەیە یان دکتۆرای خۆم دکتۆر بووم لە بیرمە ئەو بۆ خۆشی گەرم و خاڵم لە دەرەوەی وڵات بوو لەگەڵ دایک باوکمە مناقەشەمان کەوتم لەگەڵ خاڵمە قسە بکەن من بە تەمام خاڵۆزاکەی خۆم بێرم لەبەرەوە هەمووی تێکەڵ بووە خۆشەویستی ئەخلا ینی من هێنام خەسوم بۆ زۆر جار بۆ خۆشی ئەڵێ ئەم ژنە باش بێ و خراپێ هی تۆیە چکە بە مناڵی هێنام 4 ئەعدادێ بوو تازە سێم تەوەسەی تاواکرد و کەواتە ڕەنگە خۆشەویستی بێت بەڵام بۆ کۆمەڵێ سیفەت و ئەخلاق و ڕەوشت و هەڵس و کەوت کە ڕەنگە لەوا بینی بێتم لە هەندێک تەلەبەی هاوپیشەمایان کەسی ترا نەمبینی بێت کە ڕەنگە ئەوانش باش و چاک بن بۆ خەڵکێکی تر گونجاو بن کەواتە بەختەوەر بمێنن بەیەکەوە دکتۆر ئێمە لەوە تێگەیشتین و ڕوونە کە سەرەتا چۆن بێ و کامیان باشترە ئەمە بۆ ڕوون کردینەوە بەڵام ئەوەی کە گرنگەوەیە دوای ئەم پرۆسەیە چۆن بمێنینەوە چۆن بتوانین وەکو سەرەتا وەکو ئەو مانگە هەنگوینەی کە سەرەتا هاوسەران دەست پێیەکەن بە ژیانی هاوسەریان دواتر ئەم ژیانە چۆن بەردەوام بێت سەرباری ئەو هەموو ئەستەم و ناخۆشی و مناڵ و سەرقاڵیە ئەمە چۆن بتوانین ئەگەر وەکو یەکەم بانگیش نەبێت هیچ بمێنێتەوە بەیەکەوە ئەجا خانووی بەڕێت شەڕی ئێمەی دکتۆر و زۆر جار ئەوانی کە تۆزە تەمەنمان هەیە لەگەڵ گەنجەکانە ئەمەیە ئەگەر ئەم کوڕایان ئەم کچە دەم و چاوی ئەم کچەی خۆش بوێت یان ڕەشیقی و ئەڵەی سیویدیە ئەمەی خۆش بوێت یان چاوی کاڵ و پرژانگی بەرزی خۆش بوێت بە دڵنیاییەوە ئەمە نامێنێت یان ئێمە هەمومان خاوەنی خوشک و براین و هەمومان خاوەن دایک و باوکین بە دڵنیاییەوە دوای مناڵێک ئەمە دەگۆڕێت دوای 2 مناڵ ئەمە زۆر دەگۆڕێت دوای 10 ساڵ هەر زۆر دەگۆڕێت دوای 15-20 ساڵ ئەتوانین بڵێن مەگەر بە وێنە بیناسیتەوە ئەگەر نایانم ئافرەتە ناناسیتەوە بە ئاسانی یان پیاوەکە ناناسیتەوە ئەگەر بەهاتایە و ئەوەی کە ئێمە هەمومان هاوارەکەین کچ و کوڕەکە ناخی یەکتریان خۆش بێت تەبیعەتی یەکتریان خۆش بێت شێوازی هەڵسوکەوتی یەکتریان خۆش بێت ئەخلاقی یەکتریان خۆش بێت چۆنەتی هەڵسوکەوتکردنیان لەگەڵ یەکا خۆش بێت ئەمانە ئەمێنێت ینی بەختیار ئەگەر دڵم پیسە 20 ساڵە من هەر دڵم پیسە ئەگەر تەبیعەتم خۆشە و بۆ نمونە قسەم خۆشە 20 دانە ساڵە وام ڕەنگە تا مردنیش هەروە بمێنمەوە مەگەر چۆنها مەگەر جەڵدەیەک لێمدا ئەگەر نەبە ئاسانی ناگۆڕم جەنابەت ئەگەر کۆمەڵە تەبیعەتت تایە کۆمەڵە سیفەتت تایە کۆمەڵە ئەخلاقیاتت تێدایە تۆ لە کەی 24 بیت لە NRT بیت لە پەیام بیت دەست پێ دەبی من قەناعەتم ئەم سیفەتانە لە تۆیە و ئەمە لە ناخی تۆیە و ئەمانە تازە لەگەڵ جین و کرۆمۆسۆم و هەڵسوکەوتایە بۆی تۆ لە هەر کەناڵێک ئەم سیفەتە جوان و باشت تایە بۆی ئەگەر کەناڵێک جەنابی بوێ لەبەر سیمایەک من دەڵێن دوای 10 ساڵ ڕەنگەم سیمایە شەت نییە 100% وەکو وا بێنێت چکە تەمەنە و ژیان و هێواش بەڕێیەکەین کەواتە یەکێ لە خاڵە زۆر گرنگ و مویمەکان بوو ئەوەی ئەو خۆشەویستیە بمێنێت ئەویش ئەوەیە کە بچینە ناو معدەنی مرۆڤەکانەوە ناخی مرۆڤەکان بێت هەڵسوکەوتی مرۆڤەکان بێت تەنها ڕواڵەت نەبێت ینی ئافرەتێکە ڕەنگە بۆ نە لەبەر شەهادەیەک بێنین وا دوای تەعین نەبوو ڕەنگە لەبەر جوانیەک بێنین وا دوای تووشی نەخۆشیەک بوو ینی ئستش دەبیرم ناچێتەوە بە کچوک ئافرەتێک ژن و پیاوێک هاتن بۆ نۆرینگەکەم بۆ عیادەکەم هەستم کرد زۆر عشق و خۆشەویستێکی عجیب لە بینیانەیە بەداخەوە ئەم قسەیە دەگەڕمەوە ڕەنگە لە ئێستەشەوە بیستێت ئافرەتەکە شێرپەنجەی مەمکی هەبوو و تەشەنەشی کردبوو بۆ با بڵێن بۆ جسمیشی بەڵام تەسەور ناکەی ئەم پیاوە ئەتووس شیرین و فەرهاد ئەم ژنەی خۆشەویست یعنی معجیبوم پێی دوایوتی کاک تۆجان ئەم لەگەڵ ئەم ئافرەتیان من 10 ساڵە 12 ساڵە پێکەوم خۆشی و ناخۆشی زۆرمان بینیوە پێم وتووە بەتەمان نەبین نەک هەر لە وجودی توە ڕەنگە دوای تۆش بەتەما بە حیاتی نەتوانم ژن بێنم ینی بڕوات بێ وەکو بووکی وەکوڵێت یەک مانگ و 2 مانگ ئەم خۆشەویستی و محەبەتی بۆ دەربڕووی نعلی بۆ دانە و بە قوربان و بە ساقە و بەشەرتی ئافرەتەکە هێشتا هێز و توانای هەبوو ئەوە نەبێ فەکی کەوت بێ بۆ لەبەروی ئەم پیاوە ئەم ئافرەتەی خۆشێ بە معنای کەلیمە ئێستا شێرپەنجەشیەتی هەر خۆشێوێ ئێستا هەموو پارێتیا سرف کردو هەر خۆشێوێ و گومانی لەوە نییە کە بە ئاسانی ڕەنگە چاک نەبێتەوە چکە تەشەنی کردووە بۆ پشت و بۆ ئێسقان و بۆ کوێ بۆ زۆر شتی تری بەڵام هێشتا کە هەر بە قووەت و بەهێزە و ئەڵێ دکتۆر جان کێڵە 5 ساڵتر لەگەڵیان ناژیم کێڵێت 8 ساڵتر لەگەڵیان ناژیم بۆیە خۆشەویستی و محەبەتەکەی سەرەکەی گرنگ و مویمە کەواتە ئەگەر لە ناخا بێت و بە تێگەشتن بێت و بە هەڵسوکەوت بێت و بە تەداخل نەکردنی خەڵکی بێت چکە ئەگەر تۆ خەڵکێک بۆت بدۆزێتەوە دوای خەڵکێکش بۆت فڕێدات یعنی من زۆر جار ئەمە وتووە کوڕی جوانم کچی جوانم ئەگەر یەکێک کچەکەت بۆ بدۆزێتەوە بە کەپڵاندن و سایت و پەیجە بۆت بدۆزێتەوە دوایی دڵنیا بە هەر ئەم سایت و پەیجە ژنەکەت لە دەستەدات ژنەکەت پێکا بە خیانەت و لە دەستە چێت یان کوڕەکە هەر ئەو سایت و پەیجەی کە تۆی دۆزیەوە بەڕێزێکە لە وڵاتی تۆی جان من لە ڕێی پۆبجیەوە کوڕێکم ناسی ئەوتم دوای هەر لە ڕێی پۆبجی و کچێکی ترە ناسێت
بەڕێزێکی تر لە کاکتۆر لە ڕێی نامە و نامەکاری و ئەڵەم دوایە ئەگەر وریای نەبی هەر لە ڕێی نامە و نامەکاری و ئافرەتێکی تری لە تۆ جوانترە بینی و ئەڕات کەواتە ئەگەر بنچینەکەی باش بێت قەناعەتم وایە ئەو خۆشەویستی و محەبەتە ئەمێنێت. باشە دکتۆر بەگشتی ئەوەندەی خۆت هەمووکو پیاو و هەم شارەزابیت لە پیاوان باشە پیاوان تا چەند گرنگی بەوایەن کە لە ڕووی جوانیەوە ئافرەتەکە هەڵبژێرن یاخود پێیان وایە مادەم ئەم ئافرەتە جوانە پێویستەکە لەگەڵ یا بگونجێت پێویستەکە یاخود زیاتر سەرنجی پیاوان بۆ جوانی ئافرەتە ڕوا لەم سەردەمایە یاخود بۆ ڕەوشتی ڕاستە ئێمە باسیواکەی نخبەیەکیش هەیە کە ئەڕواتە لایەنە ڕۆحیەکەی بەڵام بەگشتی چۆنە لەم سەردەمەیە من ئەگەر ڕازگۆم لەگەڵ تا بۆ ئەم سەردەمە و بۆ کوردستانیش جوانەکە کراوە بە پێوەرێکی ئەساسی ئەزانی لەبەرچی یەکەم هەرچی گۆرانیە خراوە بە گوێی منە بە چانوباڵی جوانیایدا هەرچی تەلەڤیزۆن و سەتەلایتە باسی جوانیە کات هەرچی ئەو ئەڵێ لە دین وەرگەڕاو ئەو لە فلان وەرگیرا بە شعرە کۆنەکان و بە تازەکان هەمووی هەر بە شانوباڵی جوانی ئافرەتە ئایداد لە سابوونەکەی حەمامەکە و بیگرە هەتا شامپۆکە هەتاوەکو دار و بەرد هەتا لەگەڵ ڕێزمە جاری وایە دەرمانی مشک و سیسەرک و قالۆن چەش هەمووی ئەتیمادی کردوتە سەر و تەرکیزی کردوتە سەر جوانی ئافرەت و ڕوخسارەکەی بۆیشە وەکو بەختیار ناڵم بە سەدانی وەکو من چۆتە ناخیەوە چۆتە مێشکەوە ئەگەر جوان نەبێت بە کەڵک نایە بۆ ئەمە بۆ خۆی کەواتە ئەمە کۆمەلگاکە جاری وای لێکردوینە دایک و باوکەکە وای لێکردوینە یعنی چەند جار دایک و باوکێ کوڕێک من چەندین نمونەی وام لەلایە کوڕێک کچێکی دۆزیێتەوە لە زانکۆ بەدڵێتی چووە خوشکێک و دایکێکی بینوێتەوە ئەوە کوڕەکەت سوێنم بۆ خوا لە دکتۆر هاتوێت و تێتی کوڕم چ کوێرایی داهاتووە کوڕم کوێرایی داهاتووە کچ قاتیە ئێ بۆ دایە جار من پێ بەدڵمە 4 ساڵ لە زانکۆ لەگەڵمایە زۆر باشە و توە هەتا ئیسش دەبین ما دایکەکە کوڕەکە گێڕاوەتی دایکم توێتی حاشات دێکە مەگەر ئەو کچە بێنێ ئەو کچە لە شان و شەوکەتی تۆ نییە چکە تۆ زۆر جوانی ئەم کچە ناشینێت بۆێنەوە کەواتە تەنها کوڕەکان نییە دایک و باوکەکانش ئەم جۆرە بیرکردنەوەی هەیە زۆر جار چواردەوریش ئەم بیرکردنەوەی هەیە چەند جار جەنابەت بیستوتەکە بووکو زاوا هەبووە زاوا قۆڵی کردووە بە بووکەیە بە دڵێتی ماشەڵڵا ئەڵێ عاشقە و بەشقەیە کۆڵێخشانی بەشانی کردو قۆڵی بە قۆڵا کردو بەڵام دەیان مەجلیسەکە ئەڵێ کوێرایی داهاتووە وەڵای کوڕەکە خەسار بوو وەڵای کەواتە تەنها ئەوە بیرکردنەوەی بەختیار نییە یان بیرکردنەوەی کوڕ نییە بیرکردنەوەی ئافرەتەکانیشە بەڕاستی بەداخەوە ئەم بابەتەی تۆخ کردوێتەوە و شێوازی بیرکردنەوە و شێوازی پەمپدانی با بڵێن ڕێکلامەکان و ڕاگەاندنەکان ئەوە جەنابتان لە کەی 24 دەست پێ بکە کوار ڕاگەاندن کارێکەیەنی کە ناشرینە تا من بڵێم وەڵایی ناشرینیش ئەتوانی ئیش و کاری دەستکەوێت ینی با بڵێن زۆر جار لە ڕاگەاندن نێودەوڵەتەکانەوە کەسێکە بینی کە ڕەنگە زۆر جوانیش نەبێت بۆ لە بەروی کە هەستە کات کە ئیشەکات باشە مەزبوطە چاکەکەواتە هەمومان بەڕاستی ئەم بابەتەمان قوڵ کردوێتەوە لە شعر لە پەخشان لە ڕۆمان لە فلیم لە ئەڵقا ینی ئۆپرا خۆی ئەڵێ چوومە بەرنامە چوومە مقابلەیەکەوە کە بینی قژبژم و دەم و چاوم ڕەشە ئەڵێ کابرای مقابلە چی وتی you are not یعنی تقریبا ئەڵێ تعبیرەکەم لەبیر نییە بەس ئەڵێ وتی تۆ ناگونجەی تەنانەت بۆ ڕسێپشنیش تەنانەت بۆ ئیستیعلاماتیش ئەڵێ دەستم کرد دەگریان و ڕۆشتم دوایی دەستم کرد بە کارێکی تر لە شوێنێکی تر ئێستا خۆتان نەزان ئۆپراکە یەکێکە لە موزیع و یەکێکە لە پێشکەشکارە نێو دەوڵەتێک گرنگ و مویمەکان و یەکێکە لە ئافرەتە دەوڵەمەندەکان ئەوە لە ئەوروپا ڕەنگە بتوانێت ئەوە بکات کە ڕەنگە لەوێش کاریگەری تا ڕادێک هێشتاکە هەرماوە کەواتە کۆمەلگا بەڕاستی بەگشتی ئەم عەقڵەتەی بۆ پیاو دروست کردووە کە جوان موهیمە جوان گرنگە کە هەرچەندە من ئەم پەیامە لێرەیە ئەڵێم ناڵێم زۆرینە بەڵام ڕێژەیەکی زۆری ئەوانەی تەلاقە درێن جوانەکانن ڕێژەیەکی زۆری ئەو پیاوانەی خیانەتەکەن جوانەکانن ڕێژەیەکی زۆری ئەو پیاوانە ئەو ژنانی کە لە ژێرەوە نامە و نامەکاریەکەن جوانەکانن بەداخەوە بڕۆ لە پارێزەر و لە توێژەری دەروونیەکان بپرسن چکە ئەمانن قاچیان هەڵە خرج کرد ینی زۆر جار پیاوەیە وتێ دکتۆر ئاژنەکەم زۆر جوان و تومە لێی بترسە هیوا هەبووە بۆ گاکردێتی گاتوتی وڵای دکتۆر ناشکوی نەبێ ژنێکم هێناوە جوان نێ و تومە لێی مەترسە نە نەزەری لێکرێت نە خیانەتی لێکرێت نە لە دەست ئەچێت تاپۆی عوسمانی لەسەر تۆیە تا قەبرەکە لەگەڵ تایە لەبەرەوە گرنگە مویمیشە هەتا کردێ گاتەتی وەڵام منیش زەمانە دکتۆر بەکەی خۆمەچم بۆ بازاڕە نەکەس سەیرێکە نەک هەر مۆڕە لە خەڵک بکەم کەواتە کۆمەلگا باشە دکتۆر کەواتە بێ ئەگەر کەسێک جوان بێت بەم شێوەیە مەترسی لەسەر بێت یاخود ئەگەر جا چ کوڕەکە بێت چ کچەکە بێت ئەکرێت مادەم جوانە بەم شێوەیە هەم مێردەکەی بترسێ هەم کۆمەلگا سەیری بکات ئەی چی بکات ئەو کەسە ناچارە خۆی ناشرین کات یاخود بە چ شێوازێکانی ئێستا ئەوەی توی لەی کەواتە ئەبێ هەموو ئەوانە بترسن لە ژنەکانیان مادەم جوانە ترسی ئەویان هەیە کە لێیان بسەندرێت ترسیەوەیان هەیە کە تووشی یاخود جیابوونەوە ببن
وام نەوت خۆ نە منیش و نەخێزان و نە جەنابەت و ئەوەنە ناشتن نیم بڵێ وڵا الحەمدولillah تا ئێستا پارێزراوین. دەڵێم یەکەم باشتر وایە جوانی بۆ خێزان و خانەوادە بێت. دووەم باشتر وایە جوانی بۆ کەسانی دەمبرسی و گورگ نەبێت. سێەم باشتر وایە ئەوەی کە شەرع و قانون دایناوە بزانێت چۆن تێکەڵاوی کەسانی بەرامبەرەکەی. چوارەم باشتر وایە سنوورەکان ڕاگیرێت. بەڵێ جەنابەت جوانی زۆر باشە چاکە مەزبوطە بۆ خێزان و خانەوادەت و بۆ ئەو ئیشوکاری کاتە، بەڵام هیچ پێویست ناکات لە هەندێک شوێنێکە لە هەندێک مەکانێکە کە چی پێویستە کا مەسەن من بۆ جەنابەت بۆ یەکێکی تریان خێزان و خانەوادەکان وەکۆڵێت ئەو جوانێ دەربخرێت کە زۆر لە سنوور دەرەچێت. پێنجەم هەندێک شت هەیە بەڕاستی کەسانی بەرامبەر دەوروژێنرێت، ینی ڕەنگە ژنێک یان پیاوێک ئەوەی هەتە دیقەت بدە سوبحان الله من زۆر جابیری لێکەمەوە ئەوەی کە شەرع دیاری کردووە تا ڕادەیەک معقولە، ینی مەسەلەی دەم و چاو مەسەلەی دەست و قاچ زۆر بەرامبەر زۆر ناوروژێنێ، بەڵام هەندێشتی تر هەیە کە کچ بەرامبەر بە کوڕ دەیکات، کوڕ بەرامبەر بە کچی کار ڕەنگە ئەم بێتاقەتی و ناڕەحەتی دروست بێت. خاڵێکی تر خوای گەورە عەقڵی پێداوی من بەختیارم با بڵێن جوانم گریمان هەرچەنە جوانیش نیم، چی پێویستەکە من جوابی هەموو نامەیەک بدەمەوە، چی پێویستەکە جوابی هەموو بە قوربانێک بدەمەوە، کەواتەوە چێتە بابێکی ترەوە کە ڕەنگە بەرنامەیەکی لەسەر بکەین ژن و پیاوەکان چۆن خیانەت لە یەکتری نەکەن، کە بابێکی زۆر گەورە و ڕەنگە چەندین بەرنامەی بوێت کە لە کوردستانی خۆشمان بەداخەوە ئەم بابەتە ڕووی تێکردوونە. پیاوەکە بەس تۆزێ جوانە چاوشینێکە یان خشزەردێکە یان فلانە سەرەکەی سێ چوار کەپڵی هەیە و ئافرەتەکە بۆتە پەن بەدەستی وڵای دکتۆر هەموو مانگی نەفەرێکە گۆڕێت بۆتە دەستی یەک و دەستی دوو دەستی سێ و ئەڵێ هەموو ماوە ناماوەیەک نامە ئەکوژێنەوە قوت سەرەکەم هەموو نامەیەکی تدێت. کەواتە ئەوەش پرسیارەکەی جەنابەت جوانە خۆپارێزی پێویستە. خۆپارێزی پێویستە کە هەندێک قانون دایناوە، هەندێک شەرع دایناوە، هەندێک کورتور دایناوە، هەندێک جار هەندێک یاسا و ڕێسا هەیە کە کۆمەلگا بۆ دایناون. بەمانە من قەناعەتم وایە هەمومان پارێزراوە بین، بەڵێ دایک و خوشک و برا و کەسەکانی ئێمە و جەنابتان و هەمووی جوانیش بوو باش بوو، بەڵام هیچ پیاوێک نەیتوانێت لە گوڵە کاڵتری پێ بڵێ، هیچ کەسێکش نەیتوانیوە پێی بڵێت بۆ نمونە قاچت لارە، بەڵام هەندێک جار سنوورەکان دەبەزێندرێت بە دڵنیاییەوە کوڕەکان یان کچەکان زۆر جا تووشی هەڵە دەبن. باشە دکتۆرەوەی من بیستومە ژنان زۆر لە خەمی ئەوەدان کە هاوسەرەکەیان مێردەکەیان خیانەتی لێ نەکات، چاوی نەچێتە سەر ئافرەتێکی تر سەیری شتێکی تر نەکا. ئەمە هۆکارەکەی چی؟ ئەمە بە دوعا و پاڕانەوە نوێشکردنە بێ کە خوایە مێردەکەم خیانەتم لێ نەکا، یاخود لەگەڵ یا گرنگیدانە بە مێردەکەی، گرنگیدانە بە هاوسەرەکەی بە شێوازێک بێ کە وای لێ بکات ئەگەر ئەم لە هەموو دنیاش ناشرین تر بێ، بەڵام وای لێ بکات کە لای ئەو جوانتر بێت. ئەمە چ شتێکە واکات کە ژن هەست بەوە بکات، یاخود نایڵە مێردەکەی بچێتە دەرەوە هەموو ئازادیەکی لێ گرتووە، نایڵە لەگەڵ هاوڕەکانی بڕوات نەکا خیانەتی لێ بکە. ئەمە واکات کە و مێردەی تر هەر ئەوی بێت و نەچێتە دەرەوە و بەس ئەمی خۆش بێ، یاخود بە چ شێوازێکەوە بکات کە تەنها هۆگری ئەم بێ و شاجوانەکەی بەس ئەم بێت. وەڵامی ئەم پرسیاری جەنابەت خانم جان فرە ڕەهەندە. یەک ئافرەتەکە ئەبێت دڵی پیس نەبێ و بێتامینەکە. دوو پیاوەکە دەبێت ئاگاداری ژنەکەی بێت. سێ کۆمەڵگاش ئەبێت بە ژۆرێ لە جۆرەکان خۆی پیشانی پیاوێکی بێگانن نەدات کە ژن و ماڵ و عایلە و خانەوادەیە. یەکەم بابێ مەسەر ئافرەتەکە دەبێت بزانێت چوو جۆرە خۆشەویستی و مەحەبەتێکی داوەتەم پیاوەی، چۆن بۆ خۆی بۆ دەڕازێنێتەوە، چۆن خەوتنی لەگەڵا دەکات، چۆن هەڵسوکەوتی لەگەڵا دەکات، چۆن پێکەنین و زەردەخەنی لەگەڵا دەکات. ئەم پیاوەی ئەم لە دایرەیەکە لە بیانەوە تاوێرە 12 جار بە قوربانێ بن، بە حیاتیان ژنە بە قوربانی نابێت. ئەم پیاوەی ئەم لە دایرەیەکە 10 جار خەڵک پێڵێ قاوە نسکافە کاپۆچینۆ نازانم شیر فلان، ئەم پیاوەش لە ماڵەوە 10 جار داوای ئەم ژناکات ئەڵێ چایەکەم ببێنە ئەڵێ باشە، وەختێ بۆی شوێنێ بە ساتکراوێنێ. تەمەن ئەم دڵە لە کوێ و ئەم دڵە لە کوێت. کەواتە خاڵی یەکەم با لە ئافرەتەکەەوە دەست پێ بکەین، دەڵێم یەکەم دڵت پیس نەبێت چکە ڕەنگە وانە بێ، و دووەم پیاوی خۆت بناسە بە جوانی و مەزبوطی. سێم هەوڵ بدە جوانی و حسن و جەمال و ئەخلاقیات و ڕەوشت و هەڵسوکەوت و تەعامل و هەموو شتێکی لەگەڵا بکە. ئافرەتێک ئێستا سەیری بەرنامەکە مەقالە دکتۆر جابی مەسیاقە و ئەوەی ژن حیشی لێ هەڵگیراوە لە دایرەکانە خۆی ڕازێنێتەوە بۆ پیاوەکەم لە چوو ئەکرێ من هەموو دەقەیە خەریکی چێشتونانم، منیش ئەمەیان لەگەڵتام. یعنی خۆ ئافرەتیش ناکرێت بەردەوام لە مێستەوالێت بێ، بەڵام خۆ ناشکرێ بە بەردەوام بەو مەکسی کە چێشتەکەت دێناوە بە هەمان مەکسی لەگەڵ پیاوەکە دانیشی نان خواردن و چای خواردن و هەڵسان و خەوتن و سەفرە و هەموو شتێکت لەگەڵا بێت. کەواتە سنوورێ بۆ سنوورێک ئەبێ بپارێزێت. بۆیە ئەمە خاڵی یەکەم پەیوەندی بە ئافرەتەکە. خاڵی دووەم پەیوەندی بە پیاوەکەوەیە. بەڵێ پیاویش هەیە بەداخەوە لە ماڵەوە مڕومۆچ، لە دەرەوە پێکەنین و زەردەخەنە، لە ماڵەوە دوو قسەی خۆشی نییە، لە دەرەوە ژنەکەی بیستوێتی ئەڵێ گیانمان بەمە نوکتاکات ئەگەر نادەمێ بوو جەڵدە لێی دابووین، لە
ماڵەوە ماشەڵڵا دەستی نوقاوە لە دەرەوە زوو ئەڵێت بۆ نەچم بێنە پێزایەکتان بۆ بێنم لە ماڵەوە سەیرەکەی دوو قسەی خواسایی لەگەڵ ژن و ماڵ و مناڵە ناکات لە دەرەوە بەردەوام سەیرەکەی ژوور بە ژوور ئەگەڕێ و قسە و حلکە حلک و پێکەنی نەکات کەواتەمە بەشێکی پەیوەندی بە پیاوەکەوەیە پیاوەکە بۆ خۆی خراپە ئەم گومانە وە کۆڵێ ڕەشە و ئەم گومانە خراپەی لەسەر ژنەکە دروست کردووە کەواتە پیاوەکەش دەبێت چای خۆی بپارێزێت پیاوەکەش لە ڕووی شەرعیەوە دەڵێت نابێت بچێتە خەلوە بە تەنها لەگەڵ لە هەندێک شوێنە کە گونجاونە من لە دایرەکەم ئافرەتێ لەگەڵ مایە خوشکی بەڕێزمە و زۆر باشە تعامل لەگەڵاکەم وەکو خوشکێک وەکو هاو پیشەیەک لەگەڵا چی پێویستەکە من بە چاوێکی پی سەیری بکەم چی پێویستەکە بە چاوێکی خیانە سەیری بکەم چی پێویستەکات دوو لە ڕووی جەناب و بینەر و بیسەر سەیری سنگ و سمت و گیان و لەش و نازانم چی بکەیت کە زۆر جار بەداخەوە ئێستاچێت لەناو مۆزەف و لەناو فەرمانبەر و لەناو هەندێک کەسی شاجار وام حاڵەتانە دروستە بێت کە من ئافرەتێ لە دکتۆر جان زۆر سەیرە پیاوی ئێستا چییە وەڵی نازانم چۆن دانیشم قاچە نێوبار قاچۆ هەروەی وە کۆڵە دانیشم هەروەی سەیرەکەی نایوێری بنەویتەوە هەروەی یەکەم من یەکسەری وەڵامی من بۆ خوشکە بووە وتمە تۆ خۆت بپارێزە خەڵکیش بەڕاستی خوای گەورە بیکات و کۆڵە هیدایەتی بدا خۆشی بە خۆیان بچێتەوە کەواتە ئەمەش دووەم خاڵی سێم اینجا پەیوەندی بە بەرامبەرەوەیە بە پەیوەندی بە من و تۆیە من لە ناو ژوورێکم ئافرەتێکە کە ژنی خەڵکە چی پێویستەکە نام و نامەکاری لەگەڵا بکەم ئەم ژنی خەڵکە چی پێویستەکە سێڵفی لەگەڵا بگرم چی پێویستەکە هەموو دقیق حلکە حلکی لەگەڵا بکەم چی پێویستەکە دەستکەم بە پێزدا خواردن من لە سنووری خۆمە چم نانی خۆمە خۆم چی پێویستەکە من پێزدا لەگەڵ ژنی خەڵکە بخۆم لە ناو دایرەکەمە ڕەنگە جارێ دووجار قەی ناموناسەبەیەکە بەڵام هەموو جارێ ئەم بەزمە بکەم و زوو لەگەڵا بڕۆم بۆ سیتەک و مێرگەپان تەبەن پیاوی ئەویشەکەوێتە گومان وڵێ ئەم پیاوە چی پێویستەکات هەموو دقیق لەگەڵ ژنی منە بڕۆکەواتە منیش وەکو بەختیار کە پیاوێکم و لە دایرێکم لە فەرمانگەیەکم لە زانکۆم بەڕاستی بێ شعورم هەبێت سنووری خۆم نەبەزێنم لەگەڵ کچی خەڵکە لەگەڵ ژنی خەڵکە لەگەڵ هاوسەری خەڵکە کە ئەمە حەڵاڵی خەڵکە و سنووری خەڵکە نابێت ئەو سنوورە بەزێن کەواتە وەڵامی کورتی من بۆ جەنابەت ئەگەر هەر یەکەمان سنووری خۆمان نەبەزێنین هەر یەکەمان گرنگی خۆمان بە بەرامبەر بدەین بەڵام لە سنوورێکی زۆر باش و چاکە هەر یەکەمان بزانین چۆن بیرەکەینەوە و تەنها چاومان نەبێت چکە ئەگەر پیاوێک بەڕاستی من ئەڵێم ئەگەر پیاوێک برسی بێت من وەکو خۆم وەکو پیا قساکە پیاوێ برسی بێت وەڵی نەک بە چوار ژن بە 100 ژنیش تێر ناخوا پیاوێک لەگەڵ ڕێزمە بەبەستی دەبێت بەد ئەخلاقی بێت نەک مەلیکە جەمالی هەموو گۆی زەوی بۆ بێنە هەیت لە هەر خیانەتەکان لەو ناو مەجلیسی مەلیکە جەمالی ئاو بەقم چاوسەری ئافرەتی ترەکە و سەیری سمت و سنگی خەڵکی ترەکات کەواتە پەیوەندی بە ناخی مرۆڤەکەشەوە هەیە کە کوڕەکەیە یان کچەکەیە باشە دکتۆر پێم خۆش بوو زیاتر بەردەوام بین قسە لەسەر ئەم بابەتە بکەین بەڵام دەرفەتی بەرنامەکە هەرەوەندە بوو زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین کە ئەم بەیانیە میوانی بەیانی 24 بووین سپاس بۆ بەڕێزە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا خێزان و خانوادەکان پارێزراو بن لە شاری هەولێر لەلایەن ڕێکخراوە ژینگەیەکانەوە بە هاوکاری کۆمپانیا و حکوومەتیش پرۆژەی بەکارنەهێنانی پلاستیک ئێستا دەستی پێکراوە لە بری ئەوەش بەکارهێنانی کیسەی کاغەز وەک شوێنگرەوەیەک بۆ ئەو نایلۆن و ئەو علاگانی کە خواردن یاخود نانی تێیەکەین لەم پرۆژەیە لە هەنگاوی یەکەمە 500 فرەندیاری کراوە یاخود نانەوخانە بۆ وەرگرتنی کیسەی کاغەزی کە هەر فرنێک 2000 کیسەی کاغەزی وەرگرتووە بابێکۆ ببینێن بزانین پرۆسەکە چۆن بەڕێواچێت لە ڕێگەی هەڵواسینی پۆستەر لەسەر دیوارەکان پەیامی پاراستنی خاچیان پێەیە گروپێکی ژینگەین ماوەی ساڵێکە کار دەکەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵک لە بەکارنەهێنانی نایلۆن بۆ پێویستەکانی ڕۆژانەیان و بەکارهێنانی کیسەی کاغەزی وەکو شوێنگرەوەی نایلۆن ئەمە وەکو ڕێکخراوی ئیکۆڤیتال لە ساڵی 2021ەوە دەستمامە پرۆژێ کردووە لە سەرەتایەکانەوە ئەم فکرێمان هەبوو بەڵام بە فەرمی لە مانگی حوتەوە دەست بەکار بووینەوە و ئیش لەم پرۆژەیەدا ئاکەین ئەم پرۆژەیە لایەنی تەنفیزی UNDP و ئیکۆڤیتال بوو بۆ بە هاوکاری EU کە دامی مادیمانی کردووە و هەروە حکوومەتی هەرێمش خۆشبەختانە هاتنە سەر خەت لەگەڵمان و بە شێوەیەکی زۆر باش لەگەڵماندا بوون ئەم پرۆژەیە بریتە لە نەهێشتنی پلاستیک لە شاری هەولێر کە ئیش لەسەر ئەوواکەین پلاستیک کەمترین ڕێژە بەکاربێنین هەر بۆیە لە فڕنەکانەوە دەستمان پێکرد چکە بۆ فڕنەکان بڕێکی زۆر لایلۆن ڕۆژانە بەکاردێ و هەروەها لایەنێکی دیکەشەوەی کە لەگە ئەو گەرمی ئەو سەمونە کارلێکە کە و زیانی تەندروستی زۆر خراپی هەیە ینی هۆکارە بۆ زۆر نەخۆشی لەوانە ژێر 50 بەکارهێنانی نایلۆن چەندین زیان بە خاک و ژینگە و تەندروستی مرۆڤ دەگەێنێت و دەبێتە هۆی دروستکردنی زەمینەیەکی لاواز لە زەویدا لە کاتی کۆبوونەوەی ئەم نایلۆنانە لە چینەکانی زەویدا
زیان باخان و بەرەو ڕۆک دەگەینێت و دەبێتە هۆی زیادکردنی ڕەنجی دەستکرد لە سروشدا. بۆ ئێستا ژینگە پارێزان بە نایلۆن دەڵێن نەفرەتی ڕەش و هەوڵ دەدەن بەکارهێنانی کیسێک کاغەزی لە نانەواخانە و فرۆشگا و سوپەرمارکێتەکان بکەن بە هەمیشەیی. هاتن لەگەڵمان بەشدار بوون بۆ پاراستنی ژینگەی کوردستانە لەلایەکی تر بۆ تەندروستی کۆمەلگایە. ئەو پلاستیکێک کە بەکار هاتووە پێشتر هەمومان دەزانین لە چی دروست دەکرێت لەو پلاستیکانەیە کە پێشتر چەند جارێک بەکارهاتون و دووبارە ئەکرێنەوە بە نایلۆن. ئەو نایلۆنە سەمون و نان و کۆمەڵێک شت تێی دەکرێت کە بەڕاستی تێک دەچن لە ڕووی ژینگەیەوە کە فڕێ دەدرێتەوە دیسان دەچێتەوە ناو ژینگە کەواتە دیسان دووبارە ئێمە ژینگە پیس دەکەینەوە. بۆیە ئەو زەرفەی کە ئەو بەدیلەی کە لەلایەن ڕێکخراوەکانەوە پشتگیری کراوە بە هەمان شێوە حکوومەتی شاتۆتە بەڕاستی بۆتە پاڵپشتێکی بەهێز بۆ ئەو پرۆژەیە. بەر لە هەموو شتێک ئێمە هەوڵ دەدەین هۆشیار بێتەوە خەڵک هۆشیار بێتەوە لەوەی کە پلاستیک بەکارهێنێت چونکە پلاستیک زیانی ڕاستەوخۆی هەیە لەسەر ژیانی کۆمەلگا. هەرچەندە بەکارهێنانی کیسێک کاغەزی وەکو شوێنگرەوەی نایلۆن تێچووی زیاتری دەوێ و لە ڕووی مادیەوە کاریگەری دروست دەکات. بەڵام چەندین کۆمپانیا ئامادەی خۆیان دەربڕیوە لەگەڵ حکوومەت و ڕێکخراوە ژینگەیەکان بۆ هاوکاریکردن و دروستکردنی کیسێک کاغەزی. 500 نانەواخانەیان دیاری کردووە و هەر نانەواخانەیەکیش 2000 کیسە وەردەگرێت بە 4 قەبارەی جیاواز کە کۆی گشتی دەکاتە ملیۆنێک کیسەی کاغەزی. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. ئێمە ڕۆژانە بەبێەوەی بزانین یاخود زۆر گوێ پێبین چەندین زیانەگەێنین بە ژینگە لەو زەرفەی کە بۆ نانەکە کە نانەکڕین و تێیەکەین لەو پەرداخاوانەی کە فڕین پلاستیکە لەو سفرە سەفەریە کە داخین و دوایی تۆپەڵێکەکەین و بۆیە ئەمانە 200-300 ساڵێک تریەوە ئەگەر لە ژینگاشی بێتەوە جوار شیبوونەوەکەشیەوە نەبێ ئاسان بێت تاواشی بۆ زیانی نەما. ئەو کاتە ئەنجا مەترسیەکانیشی بڵاوبوونەوەی چۆنە ئەمە هەمووی لە ڕووی زانستیەوە کات کە ئێستا بەشێکی دەرکەوتوە کەشوهەوای تێگیا و ژینگە تێکچێت. بۆیە لە خەمی ئەمانە لە خەمی ئەم پیسبوونی ژینگەیە هەندێک کەس هەن کە زۆر بەرپرسیارن کە هەستی پێەکەن کە پێیان وایە ژینگە مافی منەتۆیە هەموویەتی. بۆیە هەوڵەیەن لە ڕێگەی ڕێکخراوە بێت و هاوکاریکردنیان بێت بە پاڵپشتیکردنی حکوومەت بێت کار و چالاکیەکانیان چڕ بکەنەوە لەسەرەوەی کە ئەگەر سوچێکی ئەم ژینگەش بێت پاکیکەنەوە. بۆ ئێستا ئێمە میوانداری ئەو بەڕێزانەمان کردووە یەکێک لەوانە گەلاوێش باییزە کە بەرپرسی ڕێکخراوی ئیکۆڤیتاڵەوە هەروەها کاک هێمن حەمیدە بەرپرسی ئەم پرۆسەیە کە دابشکردنی زەرفی کاغەزە و لێرە میوانی منن. زۆر بەخێر بن بانیتان باش دانیت باش سپاس بەخێر بن. پێم خۆشە سەرەتا باسێکی ڕێکخراوەکە بکەن دواتریش باسی ئەم پرۆژە جوانە بکەن کە دەستان پێ کردووە. زۆر سپاس بۆ میوانداریتان بەیانی هەموو لایەکش باش. بەڕاستی ڕێکخراوی ئیکۆڤیتاڵ واتە ژینگە گرینگە لە بنەمای خۆشەویستی ژینگەدا مەزراندرا لە ساڵی 2019 وەکو ئەزانن ماوەیەکی زۆرە لە کوردستان و عێراق بەگشتی ئیتر حەرب و ناخۆشیمان زۆر دیوە ئیتر ژینگە ئاخر شتەکە ئێحتیمامی پێدراوە باخی پێدرابێ و هەر لەبەر ئەوەش یعنی ئێستا تۆزێک لە کوردستان وەز ئەمان باشتر بووە کاتی ئەوە هاتووە کە ڕۆڵێکی ئاکتیفترمان هەبێ لە پاراستن و پێشخستنی بواری ژینگە لە کوردستان. ئێمە حەزمان لێ وشیارکردنەوەی خەڵک بکەین لە بواری ژینگە و هەروەها بەرەو اقتصادێکی تۆزێک با بڵێن سەوز ئەگەر اقتصادێکی سەوز و هەروەها توێژینەوە بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو بەرنامانەی کە تەنفیزەکەین لە بنەمای داتا بێ. ئەوەی ڕاستی بێ داتا لە کوردستان هەندێک زعیفە پێویستی بە بەقوتکردن هەیە لەبەر ئەوە ئەم سێ تەوەرە ئەگرینەوە توێژینەوە تەوعیە شارکردنەوە و بنیادنادی اقتصادێکی سەوز. دەستان خۆش بێ بە هیوای ئەوەی بەردەوام بن. ئەمە ئەم پرۆژەی کە ئێستا ڕاتانگەیاندووە جێگرەوەی پلاستیک و نایلۆن چۆنە باسێکی ئەومان بۆ بکەن ئەگەر کاک هێمن بۆمان باس کات. بەڵێ زۆر سپاس بەیانی هەموو لایەک باش. بێگومان وەکو گەلایشخان ئاماژەی پێدا ئێمە یەکەمین شت ئەمانەوێت لە ڕێی هوشیارکردنەوە
سوپاس بێ ئێوەش کە ئێوە وەکو ڕاگەیاندنی کەناڵ 24 هاتن بەڕاستی بەدەم داواکاریەکەمانەوە هاتن ئێمە ئەو پرۆژێ بۆ 500 فرن و نانەوەخەکەنەکانی هەولێرە دەستمان پێ کردووە بۆەوەی کە شتێک هەبێ جێگرەوەی ئەو نایلۆن و پلاستیکانە بێ کە چەند ساڵێکە بەکاردێت جێگرەوەکە هێشتا ینی هین نەبووە بڕین سابتمان کردوێ ئێمە ئەوە چکە ئەوەش بۆ خۆی شتێکی ترە لەوانەیە هێشتا جێگای پرسیار بێ ئێمە ئەو زەرفەش خۆی ئەو زەرفی کاغەزەش لە دار دروست دەکرێت بەڵام هەوڵەکە بۆ ئەوەیە کە نایلۆن پلاستیک نەمێنێ بەڕاستی خەڵک هۆشیار بێتەوە کۆمەلگا هۆشیار بێتەوە بۆی کە ئەو پلاستیکەی بەکاری دێنێ بۆ نمونە هەموو خێزانێک ئەگەر سێژەم نەبێ بەلای کەمەوە دووژەم نانخواردنی هەیە کەواتە دووژەم نان یان کولێریان سەمون دەکڕێت لە ناو نایلۆن دایدەنێ دەیباتەوە ماڵەوە لەو ڕێگای کە تا دەگاتەوە ماڵەوە دوایی با بڵێن ئەوەی کە ئەو پرۆسی کە تێیدا هەڵدەگیرێ زەرمەندە لەلایەنی تەندروستی لەلایەک و لەلایەکی تریشەوە لەلایەنی ژینگەی کە جارێکی ترە و پلاستیکە بەکە فڕێ دەدرێتەوە ناو ژینگە و ناو شار دووبارە ڕسایکلین دەکرێتەوە یاخۆت با بڵێن بەکاردێنێتەوە بەڵام بەدیلی تر هەیە ئێمە بەدیلێکی وەکو تێستێک بەدیلێکمان هێناوە جێگرەوەیەکمان هێناوە هیوادارم کە بتوانین ئەو پرۆسەیە ئێمە زەختیش لەسەرەوە دەکەینەوە کە پرۆسەکە سەر بگرێت چکە ینی بە هەموو شێوێک ئێمە هەوڵ دەدەین کە ئەو پلاستیکە نەمینێت لە فڕنەکانەوە دەست پێ دەکەین ئەگەر نا شوێنی تریشێ بەڕاستی بڵێن چێشتخانەکانیش بەکاری دێنن شوێنی تریشێ بەکاری دێنێ بەڵام ئێمە هەوڵەکەمان بۆ ئەوەیە کە یەکەم جار لە فڕنەکانەوە دەست پێ بکەین بۆ ئەوی پرۆسەکە بەڕاستی سەر بگرێت باشە گەلاوشخان ئەم پرسیارم هەڵبەت بۆ هەردووکتانە ئەزانین ئەم زەرفە کاغەزش بۆ خۆی ئەوەندە بێ زیان نییە خۆت بڵێن 100% دۆستی ژینگە نییە بەڵام من بە بیرمە جاران باپیرم کاچوو بۆ نانەوەخانە تورەکەیەکی قوماشی هەبوو نانەکەی تێکرد بە تایبەت و بۆ بازاڕیش زەمیلیان پێوت زەمیلەیەکی هەبوو یاخود سەبەتەیەک بوو ئێوە هەوڵتان نەیەوە ئەوە کە بتوانێت خەڵک ئەمە بەکاربێنێت هەم پاکە هەم تایبەتمەندی خۆی زیاترەی خۆیەتی ئەزانێت چۆن بەکارێن و چۆن پاکیەکاتەوە یاخود لە پرۆژەتانە لە داهاتوە ملاحەزەیەکی زۆر چاکە هاژەخان دەست خۆش بێت تەڵ ئەنێمە غەڕەزی ئەم پرۆژەیە ئەوە نییە کە بە زۆر کاغەز بدەین بکەینە سەر نانەواتیەکان نەخێر چونکە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەمەش لە دار دروستکراوە مشکلەی ئاومان هەیە ناتوانین دار ئاو بدەین تێگەی یعنی مشکلی ئاومانێ مشکلی جەفافمان هەیە کەواتە ئێمە لەگەڵەوە نین دار ببڕینەوە بۆ ئەوەی کاغەز دروستکەین نەخێر بزەبت وەکو جاران بگەڕێینەوە وەکو جاران با بڵێن بە شێوەیەکی ئاسایی و بەسیت بتوانین نانەکەی خۆمان بە شێوەیەکی تەندروست بەرینەوە ماڵ ئیتر لە ناو تەوعیەکانمان کە ئەیکەین لە رادیۆ بەڕاستی حاڵی حازر لە رادیۆنەوە بەخشرێ ئەم نامانە داوا لە خەڵکەکەین کە مەسەن لە ماڵەوە پەڕۆیەک خۆیان دروستیکەن ئەلاگەیەکی قوماش بێت خۆیان دروستیکەن لە ماڵەوە بیبن لەگەڵ خۆیان بەڵام مەسەلەن تۆ کابرایەکی لە ڕێگەی برسیتە سەمونێ دوانتەیە یان نانێکتەیە چیسەی ماڵەوەت پێنیە چیسەی پەڕۆی ماڵەوەت پێنێ لەسەر کارە ئەچێتە لای نانەواتچێکە لە بنەوە چیسەی پێە مەسەلەن چیسەی کاغەزی پێە بەڵام ئەوەی ئێمە ئەمانەوێ بیکەین و هاوکاری حکومەتمان هەبێت ئەوەیە کە یەک قەدەغەکردنی پلاستیک لە نانەواتخانەکان و ئەگەر لازم بێ کە داینن کاغەز بێت بۆ کاتی تنگانە کە یەکێ پێویستی بێ مقابل با بڵێن بەرامبەر ئەوەی کە نانەواتچێکە بتوانێت پارەیەکی کەم لەو کەسە بسەنێت یانش سەمونێک کەم بکاتەوە و طبعا ئێمە توێژنەیەکی زۆر باشمان کرد مقابلاتێکی زۆرمان کرد لەگەڵ سندیکای نانەواتچیەکان تێگەین لە با بڵێن ئاستەنگەکانیان معاناتیان مشکلی کارەبان هەیە مشکلی سوتەمەنیان هەیە ڕاستە بەهۆی ئەوەی کە سوتەمەنیش گران بووە کێشەی هەموو وڵاتانە بزەبت ئیتر کەواتە لابردنی چیسەی لایلۆن اقتصادیان بۆ نانەواتیەکان زۆر باشە بەڵام ئەگەر بێت و ئەوان با بڵێن هاوکار بن لە پارێزتنی ژینگە و کڕینی کاغەز کە تۆزە گرانترە لە لایلۆن
بەڵام ئێمە کەرتی تایبەتشمان هێناوەتە سەرخەت بۆ ئەوەی بتوانن کاغەزێکی تەندروست دروستکەن نەک وەکەم کوالیتیە زۆر باش بەڵام کوالیتیەک بێ کە نەخراپ و نەباش بەڵام زیان بە سەحەتی خەڵک نێنێ چونکە ئێمە ماوەیەکی زۆرە لە ناو چیسێ علاگە چێ پێی خۆشە سەمون بکرێتە ناو پلاستیکە و بیخۆیت کەس پێی خۆش نییە کەواتە ئەمە پرۆژەیەکە ینی بە هاوبەشی و بە هاوکاری زۆر لایەن کراوە بە تابەتی حکوومەت شارەوانی قایمقامیەت بەڕاستی ڕۆڵیان هەبووە سندیکای نانەواتیەکان بۆ هیواین کە بەردەوام بن ئەم پرۆژەیە ئەمە دەواازەیەک بێ بۆ ئاوەڵاکردنی چەندین پرۆژەی تر و تەواعیکردنی خەڵک زیاتر کاک هێمن خەڵک چۆن هاتووە بەدەنگ پرۆژەکەتانەوە لە ماوەی ئەو چەند باوڵێن ئەو ماوەی کە ئێمە خەریکی ئەو پرۆژەیە بووین با من ئەیکەین بە دوو بەشێکیان نانەوە خانەکانن کە ئەوانەی با بڵێن نانەکە ئەفرۆشن خەڵکی تر بەکارهێنەرەکەیە کە خەڵکە لە ڕاستیدا هەردوو لایەن زۆر پرۆژەکەیان پێ باشە وەریان گرتووە و قبوڵیان کردووە من چکە کۆمەڵێک ئێمە دیکۆمنتاریشمان کردووە کۆمەڵێک لە دیکۆمنتاریەکانە دەرەکەوێت کە خەڵک زۆری پێ باشە بەڕاستی ئێمە سەیری هین نەکەین خەڵک پێی خۆشە ئەو علاگەی بەکاربێن ئەو نایلۆنە بەکاربێن بەڵام ئەگەر بێ یەسەر بچیتە ناوەڕۆکی بابەتەکە سەیرەکەی هەر هەمووی بەشێکی زۆری پێی خۆشە کە ئەو نایلۆنە نەمینێ ئەتوانین بیکەینە کللتوریش ئەوەی جەنابیشت باسیت کرد یەکێکە لەو ڕێگانەی کە ئێمە نەمانتوانی لەم جارێ لەم تێستای ئەوە بکەین چکە ئەوە تۆزێک قرس بوو بەڵام ئەوە ئاسانتر بوو کە ئێمە زەرفێک دانین هیچ نەبێ جارێ بەدیلێک دروستکەین بە جارێک گۆمەکە بشلەژێنی بۆ ئەوەی پرسیار دروست بێ کە پرسیار دروست بێ خەڵک بۆ خۆی دێتە فرنەکان و شتەکە ئەبینێ وەزعەکە بینێ ئەزانێ شتێکێ بەکاری هێناوە خەتەرە ئێمە لە بابەتی ژینگە و تەندروستیە شتێکێ پێڵێن ئەوەی کە نابیندرێ من ناتوانم چاوی خۆم بگرم و بڵێم علاگە بەکاری دێنم و تەواو ئەوە پەیوەستە بە تەندروستی تاک خودی خۆت ئەنجا مناڵەکەت هەموو لەبەر ئەوە بەڕاستی خەڵکیش بەشی ئەوە نەهۆشیارە بەڵام خۆشتەزانی شار گەورە بووە ئیتر خەڵک خەریکی ئیسوکار و یان ئەوەتە فەرمانبەرە ئیتر پەلەپەلێتی بگاتە سەر ئیشەکەی خۆی لەبەرەوە فریایەوە ناکەوێت بی لەو بابەتانە بکاتەوە ئێمە مانان ئێوە هەمومان بێکەوە ئەتوانین ئەو دۆخە ئەو بارودۆخە چاک بکەین بەڕاستی حکوومەت هاتۆتە سەرخەت و پێم وایە پرۆژەکە سەردەگرێ و خەڵکیش وەری گرتووە لە هەمان کاتیژدا نانەوە خانەکانیش پێیان خۆشە هەتا زۆربەی زۆریان ئەڵێن ئەگەر کولفەیەکی زیاتریش بێ لە علاگە و لە نایلۆنەکە ئێمە قبولیەکەی زۆر باشە خۆشحاڵین من پێم خۆشە زیاتر قسەی لەسەرکەین بەڵام ئیترەوە ئێوە شانتان خستۆتە بەر ئەم هەوڵە قورسا بۆ هیوایم کە بەردەوام بن ماندوونە بن لە پێناو پاراستنی هاوڵاتیان و ژینگەی کوردستانیش پێم خۆش بۆم بەیانی میوانی بەیانی 24 سپاسی قەناتی K24ەکەم 24 و هەروە حەزەکەم پێزانینی خۆمان دەربڕین بۆ ڕێکخراوی UNDP کە لەگەڵمانە تەنفیزی کردو ئەو مەشروع و هەروەها لایانی پەیوەندیدار وەکو حکوومەت بە تایبەتی قایمقامیەت و ژووری بازرگانیش معلومات و داتای زۆر باشیدا پێمان بەڕاستی و ئەم پرۆژێ تەمویلکراوە لایەن ئەتیحادی ئەوروپیەوە زۆر سپاس بەهیوای بەردەوامیتان زۆر سپاس بەڕێزم مەمنون. باسی کچێکتان بۆکەم کە چەند بەتوانایە لە دەرەوە چۆن هەوڵی داوە کە بگاتە هەموو ئامانجەکانی ئەویش تاراتوانایە کە یەکێکە لەو کچە کوردانەی دانیشتووی سویدە ئەو بە چەندین قۆناغی سەختی ژیانات تێپەڕێەوە تا گەیشتۆ بە سەرۆکی ڕێکخراوی ئافرەتانی سوسیال دیموکراتی سوید ڕۆژانەش بانگەشە بۆ کارەکانیەکە و داوە لە خانمانیشەکە بەرگری لە مافەکانیان بکەن و داوای مافی زیاتریش بکەن ئەمە ژنێکی کات کە خۆی بە ئاستەنگا تێپەڕی بێ بەڵام ئێستا لە چاو ئەوەی کە بۆتە سەرۆکی و ڕێکخراوە داواکات ژنانی کەش بە هەمان شێوە بربەستەکان تێپەڕن و مافەکانی خۆیان بەدەست بێنن. ڕۆژانە لە گۆڕەپانەکانی ستۆکۆڵم بانگەشە بۆ مافی ئافرەتان دەکات و داواش لە خانمان دەکات
بێنە مەیدانی کاری ڕێکخراوەی و داکۆکی لە مافەکانیان بکەن. تارا یەکێکە لەو نمونانەی کە دوای وەرگرتنی پۆستی سەرۆکی ڕێکخراوی ژنانی پارتی سوسیال دیموکراتی سوید لە ستۆکۆڵم کە یەکێکە لە ڕێکخراوە کارا و کاریگەرەکانی ئەو وڵاتە، تارا ئامانجی کارەکەشی بەم شێوە دەخاتە ڕوو. هەرچەندە تارا بەپێی ئەزمموی خۆی لە کاری ڕێکخراوەیی پێی وایە مافی ئافرەتان و پیاوان لە سوید تا ڕادەیەک یەکسانە، بەڵام دەڵێت دەبێت داوای مافی زیاتر بکەین و بەرگریش لەو مافانەی ئێستایان بکەن. ئێمە کە لە سەرتاسەری سویدا هەین بۆ ئەوەیە کە بتوانین کە پرسیاری بە کۆمەڵایەتی پرسیاری ئابووری پرسیاری سیاسی و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە ئەمانەوێ ژنان بێنە پێشەوە زیاتر دەسەڵاتیان هەبێت لە سیاسەتە، واتە دەسەڵات بوون لە سیاسەتە کە تۆ زیاتر خاوەنی بڕیار بووی ئەتوانی گۆڕانکاریش بکەیت لە پرسیارەکانە. هەرچەندە ژنانی سوسیال دموکرات کاریگەری خۆیان هەبوو لەسەر حیزب و توانیوانە زۆر لەو یاسایانەی کە دەربارەی خێزانە، دەربارەی یاسایی بۆ بڵین مناڵانە توانیوانە کاریگەریان هەبێ. ئێستا ئێمە وامان ئەوەمان کار کردووە کە توانیمانە کە سەرۆکۆزیرانی سوید ئەندامی سۆسیال دموکراتی یەکێتی ژنانە بێگومانە مش سەرکەوتنیی گەورەیە. هەرچەندە تارا بەپێی ئەزمموی خۆی لە کاری ڕێکخراوەیی پێی وایە مافی ئافرەتان و پیاوان لە سوید تا ڕادەیەک یەکسانە، بەڵام دەڵێت دەبێت داوای مافی زیاتر بکەین و بەرگریش لەو مافانەی ئێستایان بکەین کە بێگومان ئەوەشکاری تاکە کەسی نییە و پێویستە خانمان بە هەموو نەتەوەکانەوە و بە تایبەتیش خانمانی کورد ڕۆڵی دیاریان هەبێت. هیوادارم کە من بتوانم ڕێگە خۆشکەر بم یاخود ئاسانکاری بکەم بۆ ئەوەی کە ژنان و کچانی با بڵین کە لە کوردستان لەدایک بوون یاخۆت لێرە لەدایک بوون بەڵام بەڕەچەڵە کوردن بێنە ناو کاری سیاسیەوە. بۆچیش لەبەرەوەی بمانە نمان نەوێت کارکردن کە هاتیتە ناو سیاسەتەوە تۆ خۆت خاوەنی بڕیارەکانە بێ وەکۆی کێکێکی تر خاوەنی ئەو بڕیارە بێ. ئەمڕۆ ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەیە کە باس لە ئاسایشی بکەین لەبەرەوەی ڕێژێکی زۆر بەداخەوە لە لاوانی با بڵێن بەڕەچەڵک ئەجنەبیەکان تووشی گیرۆدەی مەوادی مخەدەر ئەبن یا مەوادی مخەدەر ئەفرۆشن. تەرەتوانە لە دایکبووی شاری سلێمانیە ساڵی 1990 لەگەڵ دایک و باوک و خێزانەکەی پەناهێندەی وڵاتی سوید دەبن. خاوەنی 3 برا و 1 خوشکە. بڕوانامەی ماستەری لە بواری پرۆگرامسازی لە زانکۆی شاهانەی تەکنۆلۆژی ستۆکۆڵم بەدەستێناوە و لە تەمەنی 23 ساڵیەوە لە ناو پارتی سوسیال دیموکراتی سوید دەستی بەکاری سیاسی کردووە و ئێستا وە یەکێک لە ژنە سەرکەوت و چالاکەکانی ناو ئەو پارتە ناسراوە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. شەقامی حمرا لە بەیروتی لوبنان چەندین دێ نوێنەرایەتی شارستانێتی ئەو وڵاتای کردووە. جمعێ هات لە گەشتیار، بەڵام هاوشێوەی زۆربەی ناوچەکانی و وڵاتە ئێستا زۆرێک لە دوکان و کۆگاکانی و شەقامە داخراون. شەقامەکە تاریکە بەهۆی بێکارەباییەوە و خاشاک لە هەموو لایەک بڵاو بۆتەوە وەکەوەی ڕەشەبایەک تێکدەر لە شەقامەکە یابێت. هاوڵاتیەک کە دەیان ساڵە دوکانی میوزیکی تۆسکای هەیە پێی وایە هەرگیز لوبنان ئەو دۆخە خراپەی ئێستەی بەخۆیەوە نەبینیەوە لە سەردەمی جەنگەکانیشدا. ولا ممكن يعني عم تقلي روح انتحر. جێهێشتنی وڵات بەگەوە وایە پێم بڵێن بڕۆ خۆکوژی بکە. من لێرە دەژیم، لێرە بەردەوام دەبم لە ژیان. ئەمە وڵاتی منە، سەرڕایی ئەم هەموو بارودۆخە ترسناکەی کە ئێمە تێیدا دەژین لە لوبنان هێشتا دەتوانیت بە هەندێک شکۆوە بژی. کوڕەکەشم هاوپیشەمە و ئەو لێرە دەمێنێتەوە، ئەو نایەوێت کۆچ بکە، ئەو خۆی ئارام دەکاتەوە، کەشتەکان بەکات باشتر دەبن. لوبنان چەند ساڵێک لە مەوبەریش لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتی خەونەکان بوو. گەشتیاران لە هەموو لایەکەوە ڕویان تێدەکرد و کاتی خۆشیان بەسەر دەبرد. بەڵام ئێستا بە دەگمەن گەشتیار دەبینی. هەژاری تەنگی بە خەڵکی هەڵچنیوە و دانیشتوان بیر لە کۆچکردن دەکەنەوە. ئەو پێگە گرنگەی جاران لوبنان خاوەنی بوو نەک لای دەوروبەر لای هاوڵاتیانی ئەو وڵاتەش بووە تەیادگاری. بە گوێرەی ئاماری نەتەوە یەکگرتووەکان لە سەدا 82 دانیشتوان ئێستا لە هەژاریدا دەژین.
لەوانەیە بە خیاڵی هیچ کەسێک و هیچ لوبنانیەکی شانات بە هیچ کەسێک لە ئێمە ژەگەر سەردانی لوبنانی کردبێت کە ڕۆژێک بێت لوبنان بگا بەو ئاستە. بۆیە پاراستنی خاک و پاراستنی ژینگەکەمان لە ئەستۆی هەمومانە. بۆ هیوام هەمیشە کوردستان ئاوادان بێ و هیچ کات هیچ سەردەمێک نەبیستین کە خوا نەخواستە بگاتەوە ئاستا، هەمیشە لە بوژانەوەی دابین. پرۆگرامی بانی 24م پێشکەشکردن بۆ هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێت ماڵاوە.